بۆچی لەگەڵ مام جەلالا بوو بەدەمە بۆڵە لەگەڵ تۆ مام جەلالەوە کاریشی مام جەلال ڕۆژێکیان ینی لە کۆبوونەوەکە خۆی لە شێکی کە پەست بوو بەس پێم مەڵێ چی بوو شتەکە ئەگە من پێت بڵێم وتی خۆی تەعاان ساڵی 2000 بوو ئەنی چوینە سەدەی نوێەوە ئێمە تەوەرێکمان کردبوو 100 ساڵ بەسەر تێپەڕینی مەسەلەن سینەما شان و شێوە کاری هەموو شتێ بە حەلەقات بوو یعنی زۆر خایەن ئەزم حەڵقەی چەنەم بوو 6 حوتوانە بوو مام جەلال تەقیمێ کرد قەتیش تەقیمی ئەدەبوونەری نەکرد کە هێشتا سەر ئەدەبوونەر ئەیود من لەمەیان نازانم من تااقەتی ئەمەم نییە ئەوە بۆ خۆتان کەچی ئەم جارە سیرەکەم ورد لەسەر ڕسمەکان ئەدوێ و لەسەر ئەمە چییە و 6 حەڵقە و تەوەرە وتم ئاخر مام جەلال ئەوە 100 ساڵ بەسەرەوە بۆم شارەکرد نەخێر هیچ پێویست بۆەوە ناکا و چۆن ئەمە ئەبێ وابێ وتم ئاخر مام جەلال ئەوە ئەدەب و هونەرە تۆ لێی نازانی چۆن لێ نازانم تۆ نازانی لاپەڕەکە و هینە بەری بەڕێوە لات دەدەم وتم جالام بەکەی ئەوە مشکیلەیە ئیتر یەکسەر مۆزوعەکەی گۆڕی بەس من زۆر ناخۆش بوو چکە لە بەردەمی هەموو ئیعلاما بوو نەکرد کوردستانی نوێ یعنی بە زۆر خۆم گرت بوو دەست نەکەم بە گریان بەس زۆر تووڕەش بوو بەس یەکەم جاریشە ژنێکیش و بزانم ئاوا بە ڕووی مام جەلالا قسە بکە ڕەنگە بۆ خۆی بەس مام جەلال زۆر ینی سمی فراوان بوو لەو مۆزوعانە ئیتر عەلا کولین من کە کۆبوونەوەکە ئیسراحەتی تێکە و دانی نیوەڕوانە خوارد خۆم تووڕە کرد بوو طبعا ئیستا گەرەوە ڕووی بایەوە مووقفم وانە ئەبوو ئێمە باسی 20 ساڵەمە و 20 ساڵەمە و پێشەکەی نازانم چەند ساڵ وتی ئیتر ئەموو دەڕۆمەوە ئیستیقالە ئێم و چۆن لێم تووڕە بۆ ئەوکرە حەمدەلله هەموو کەسێ تووڕابێ ئیتر ئەمەی ناوێ ئیتر عەلا کولین داوای لێبوردنە لێ کرد نا هاتینەوە عەبدول موراد خوا عافوی کە وتی نامەیەکی بۆ بنێرە داوای لێبوردنتم بۆچی داوای لێبوردن کە منیش غەڵەتێکم نەکردووە ئێ وەڵڵی ئەو لێی نازانێت وتی بابە هەروز بە ئیتر پاش من داواشم کرد بوو ئەدەبوونەر بێ بەهەش لاپەڕە تر پاش ماوەی مزای موافقەتەکەی هاتەوە دوایش لەو بۆنەیە کە ئەو سەحەفیانە دەعوەت کرابوون ئەو نووسەرانش تر لەوێ کە مام جەلال بینیمی تر یعنی کەسێ بوو دڵی زۆر پاک بوو ینی شتی هەڵ نەئەگرت ئاشتی کە دیتەوە ئیتر ئەوە لە ڕسمەکانە تیاەتی و دەستی خودە سەرشانم و ئیتر قسەی خۆش و ئەوان و ئیتر ئاش بووینەوە باشە ئەڵێن مام جەلال شتێکی تری هەبووە داخی ئەوەی بە تۆ ڕشت بووە وەڵڵاهی من ئەو وەختە نەمەزانین بەس دوایی وایان تەفسیر کرد وتیان بە شەرتی ئەو شتە کە بڵاو بوو بۆ من ئیجازە بووم بەس چی بوو ئەو شتە کاکە نامەوێ بیڵێ شیعری یەکێک لە شاعیرەکانە وایان وت هەرچەنە شیعرەکە هیچ چیشیتیان نەبوو بەس ئەو کەسە خۆی مەحبوب نەبوو لە لای ئەوان ناتەوێت ناوی بەری نانا تکایە باش